زبل و خاشاک ناو شاری سۆرانی تەنیوە و لە هەڵەبجە ڕێکردن بە کۆمەڵ ئەنجامدرا. سڵاوتان لەبێت. ئەمڕۆ یەکەم کاروانی حاجیانی ماڵی خوددا لە فڕۆکەخانەی سلێمانیەوە بەڕێدەکەون بۆ وڵاتی سعودیە. ژمارەی ئەو کەسانەی ئەمڕۆ بەڕێکراون وەک یەکەمین کاروان 144 کەس بوون. لە ناویاندا دایە حاجیەک بە قسە شیرین ماڵئاوایی دەکات و دەڵێت دوعا بۆ هەموو کەس و هەموو دنیا دەکەم. دایە حاجەکە خەڵکی پێنجێنە و بۆ پەیامنەری 964 قسە دەکات و دەڵێت دوعای ژنهێنان و ئەولادی ساڵحت بۆ دەکەم. هەروەها سوپاسی مێردەکەی و کوڕەکانی و کچەکانی کرد و زۆر دڵخۆشە بەو سەفەرە پیرۆزەی. ئەو دەڵێت 15 ساڵە ناو دەنووسێت ئەمساڵ ناوی گەڕاوەتەوە و لە خۆشییان دڵی پڕبووە و چاوەکانی پڕبوون لە فرمێسک. لە هەفتەی سەلامەتی ڕێگەوان هەڵەبجەیەکان بە مامۆستا و قوتابی و خەڵکی کاسب و فەرمانبەرەوە ڕێکردنێکی بە کۆمەڵیان ئەنجامدا. نوخشە ناسێح پارێزگاری بۆ وەکالەتی هەڵەبجای کێک بوو لەو بەشداربوانەی ڕێکردنەکە و قسەی بۆ 964 کردووتی هێشتا کللتوری بە پێڕۆشتن لە هەڵەبجەدا بوونی ماوە کە ئەمەش کە گرنگە بۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ و پاراستنی ژینگە. باوێن عەبدوڕەحمان خوێندکارە و لەسەر ڕوومەتی نووسیوێتی هێدی باژۆ بۆ 964 قسەی کردووتی ئەمە وتەیەکە بە شۆفێر دەڵێت کە لە سەرخۆ هێواش ئۆتۆمبیل لێ بخوڕا هەتا تووشی ڕووداوی هاتوچۆ نەبیت و پەیامیش بۆ دایک و باوکی دەنێرێت و کە بە وریاییەوە شۆفێری بکەن هەتا دوور بن لە ڕووداوی هاتوچۆ و ژینگەش بپارێزن. دوو ڕۆژە زبل و خاشاکی سەنتەری شاری سۆران کۆنەکراوەتەوە. زبل شارەکەی تەنیوە هەمێش و مەگەز زیاد دەکات و هەمیش بۆنی ناخۆش بڵاو دەکاتەوە. لە ناو بازاری شارەکە زبڵێکی زۆر کۆبووتەوە. مانەوەشی بەهۆی ئەوەیە کە کارمەندانی ژینگە پارێز زمانیان گرتووە لە کارکردن بەهۆی وەرنەگرتنی موچەی 2 مانگ. پەیامنەری 964 قسەی لەگەڵ چەند ژینگە پارێزێک کردووە. ئەوان دەڵێن ئامادەنین کار بکەن تاوەکو موچە وەرنەگرن. لایانی پەیوەندیداریش دەڵێت ئەمڕۆیان بەیانی چارەسەری کێشەکەیان دەکەین. عەبدولهادی عەبدولباقی بەرپرسی کۆمپانیای باڵ و هیزڵ لە سۆران کە ئەرکی پاککردنەوەی شارەکەی لە ئەستۆیە بە 964 وت ڕاستە کارمەندەکان موچەیان وەرنەگرتووە بۆ هۆیەوە دوو ڕۆژە سەنتەری شاری سۆران پاک نەکراوەتەوە و هەرکە موچەکەیان وەرگرت دەست بەکار دەکەنەوە و پاککردنەوە دەکەن. ئەم چەند ڕۆژە خەڵک سەرقاڵی پڕکردنەوەی کارتی خۆراکە بۆ بەدەستهێنانی ئەم کارتەش دەبێت پێش هەموو شتێک کارتی نیشتیمانی هەبێت و بۆ ئەم مەبەستەش بەڕێوەبەرایەتی باری شارستانی و پاسپۆرت و نشینگەی عێراق میکانیزمی بەدەستهێنانی کارتی نیشتیمانی بەبێ حیرزی ئەلکترۆنی خستە ڕوو ئەمە بۆ هەرێمیش دروستە. بەڕێوەبەرایەتیەکە دەڵێت دەتوانن لە جیاتی حیرزی ئەلکترۆنی بە بڕی 25,000 دینار کارتی نیشتیمانی بەدەست بهێن و نەسەرە بگرن و نەهیچ. دەژڵێت بڕی ئەو 25,000 تەنها بۆ یەک نەفەر نییە بەڵکو بۆ بەدەستهێنانی کارتی نیشتیمانی بۆ سەرجەم ئەندامانی خێزانەکەیە و ژمارەیان هەرچەند کەسێک بێت تەنها ئەو بڕە پارێ دەدەن. بەڵە بەڕێزان سەرنجام بۆ هەواڵێکی تر ڕاکێشمە ماپەڕی 964 ئەویش ئەوەیە کە بەهۆی ئاگرکەوتنەوە لە گوندێکی قەزای سەید سادق 80 سندوقی هەنگ لەگەڵ 20 دۆنم زەوی بەگەنم چێنرا و سوتاون بەهۆی ئەوەی کە بایەکی بەهێز هەبووە لە ناوچەکە ئەمە وای کردووە کە ئاگرەکە بە خێرایی تەشەنە بسەنێت بەڵام بەرگری شارستانی زوو گەشتونەتە شوێنەکە توانیویانە ئاگرەکە کۆنتترۆل بکەن بەڵام کاتێکە ئاگرەکە کۆنتترۆل کراوە 80 سندوقی هەنگ و 20 دۆنم زەوی بەگەنم چێنرا و سوتاون. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.